دووەم ئەو کەسەی خی گەورە پلەیەک پارەیەک هێز و دەسەڵاتێکی پێبەخشی دەیتوانی بەو پارەیە ببەخشێ دڵی خەڵکی خۆشکە فرمێسک بکە بە زەردەخەنە ببێتە کلیلێکی خێر بەخوا کابرا دڵی داخراوە لە قەرزاریدا بەخوا ئەم دنیای بە ڕەش دەبینێ نەک با ڕووناکی ئەوەندە قەرزاری تینی بۆ هێناوە بێخانوویی نەخۆشی خۆی خێزانی منداڵی لەگەڵ نەخۆشیدا گیرفان بەتاڵیەکەی ژیانی لێتاڵ کردووە تۆ بە ماڵ و سەرەت و سامانەکە دەتوانی ببی بە کلیلێک و دەرگای دڵی داخراوی بکەیتەوە دڵی داخراوی خۆش بکەیت دڵی بە ژیان خۆش بێتەوە جارشکە لە ژیانە دەست بە هەڵسوکەوت بکاتەوە لە نەخۆشی و ناخۆشی بە ماڵەکەت ڕزگاری کەی ئەتوانی بە پارەکانت بەهێز و پلە و دەسەڵاتەکەت خی گەورە هێزی داویتێ دەسەڵاتی داویتێ بە ئیمزایەکی تۆ گەلە گۆڕانکاری لە ژیانی خەڵکا دەکرێت دەبیکە ئەو کەسانی کەوا ماڵ و منداڵیان هەیە قەوم و عەشیرەتیان هەیە ئەتوانن بۆ چاکە پشتیوانی ئەندامانی عەشیرەتەکەی خۆیان بکەن کاتێک کە زانیان یەکێک لار و لەوێر و خراپە دەستی بگرن ئەگەر کەسێک گوانە بوو لە قیامەتا دەزانێت چەند خەسارەتمەندە لە قیامەتا دەزانێت کە هیچ سوودی پێ ناگەیەنێ بەداخەوە پارە زۆرەکانی هێز و دەسەڵاتەکەی پلە و پایەکەی قەوم و خزم و عەشیرەت و ئەولادی زۆری زۆر چاکەیان پێدەکرا بەڵام سوودی لێ نەبینی چونکە چاکەی پێ نەکرد دەرسی وەرنەگرت لەو کەسانی کە لە پێش ئەما بوون قورئانی پیرۆز دەفەرمێ كالذين من قبلكم كانوا أشد منكم قوة وأكثر أموالا وأولادا فاستمتعوا بخلاقكم كما استمتع الذين من قبلكم بخلاقهم وخضتم كالذي خاضوا أولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة وأولئك هم الخاسرون لسورة التوبة آتي 69 دەفەرمێ ئەو کەسانە خەسارەتمەندن کە دەرسیان لە کەسانی پێش خۆیان وەرنەگرت کە لەوان بەهێزتر بوون لە دەسەڵاتە ماڵ و منداڵی زۆرتریان هەبوو قەوم و عەشیرەتی زۆرتریان هەبوو ماڵ و سەرۆت و سامانی زۆرتریان هەبوو بەڵام بەداخەوە دەرسیان لێ وەرنەگرتن نانزانی سەیریان نەکرد عیبرەتیان وەرنەگرت ئەم دەوڵەمەندە بەدەستی خاڵی دنیای بەجێهێشت ئای دنیای بەجێهێشت و هیچی لەگەڵ خۆیان نەبرد بەخوا ئەمیش بەجێی دێڵێ و کفنەکەمان هیچمان نەهی دەوڵەمەند و نەهی سەرمایەدار و نەهی هەژار و حەماڵ و کرێکار هیچی گیرفانی نییە بەخوا دەبوو دەوڵەمەند دەرز وەرگرێ لە قەبرستانێکا کە مردوویەکی دەوڵەمەند دەنێژرێ بڵێت چی لەگەڵ خۆیان برد چی هیچ دەبا من دەستی خێرم هەبێت چونکە ئەم سەرۆت و سامانە بەس ئەوە هی منە بەڕاستەقینەی کە لەگەڵ خۆما دەینێرم و دەینێرمە قەبرەکەوە دەینێرم بۆ بانقی قیامەتم بەڵام ئەم دەوڵەمەندی دەرز وەرناگرە ڕەنجەڕۆیە خەسارەتمەندە لە قیامەتە بۆی دەرەکەوێ دەستی خاڵی بوو ئەو هەموو سەرکردەیە کە دەمرێ خۆزگە سەرکردەی دوای ئەو سوودی لێ وەرگرێ بڵێ بەخوا تەنها ئەوەی بۆ مایەوە کە خزمەتی میلەتی خۆی کرد خزمەتی خاچی خۆی کرد خزمەتی خەڵکی خۆی کرد بە دڵسۆزی بەبێ فێڵ بەبێ غەل و غەش ئەو کەسانی کە دیکتاتۆرن بۆیە ڕەنجەڕۆ خەسارەتمەندن ئەگە دیکتاتۆرێک لە وڵاتێکا داڕوخێ سەرۆکی وڵاتێکی تر دەرسی لێ وەرگرێ بڵێ ئەو خەڵکەی 1970 دەنگیان پێدەدا ئەو هەموو خەڵکەی چەپڵیان بۆ لێ دەدا بڕوح بدەمیان بۆ دەگردیان و بە ڕوح و بە ماڵ و بە خوێنمان فیداد بین هەچیارە ئەو خەڵکە لێ دەکەونە چەپڵە و ڕاوی دەنێن و کورسیە شەق و شڕەکەی لەژێر دەردێن و حکمی 50 ساڵەی خۆی و بنەماڵەکەی دەردێنن ئەگەر کەسێکی دەسەڵاتدار لە وڵاتێکیکە دەرس لەمە وەرگرێ بڵێ با من پێشەوەی وەکو ئەو ببمە پەندی زەمان با بە خۆمدا بچمەوە با چاکسازی لە وڵاتەکەما بکەم با دەستی باوکایەتی بەسەری میلەتە بێنازەکەم دابێنم با هەندێک لەو گیرفانە قەبە و زلەی خۆم پارەکەی لێ دەرێن و بیخەمە دەستی خەڵکەکەوە با هەندێک لە منداڵەکانم بگرمەوانەیە کە بەشی حەو پشتیانم بۆ دابین کردوون بەشێکی بخەمەوە بە خزمەتی ماڵ و منداڵی خەڵکەوە وەڵڵی وای لێ نەداهات ئەویش وەکو ئەوەی پێشوو نەدەبوو بە پەند و عیبرەت بەڵام ڕەنجەڕۆ ئەو کەسەیە کە دەرز وەرناگرێت بەخوای ئێمە ڕەنجەڕۆین کە دەچینە سەر قەبران و لەوێ پێدەکەنین بەخوا دەبێت سەیری هەرو گۆڕێکمان کرد بزانین ئەو لە ئێمە ئازاتر بوو بەخوا دەوڵەمەندتر و پیاوتر و زیرەکتر و خاوەن بڕوانامەتر بوو بەڵام بەڕێزان چی لەگەڵ خۆی برد بێدەسەڵات لە کفنێکەوە وەکو منداڵی قوماتە کراوە پێچراوەتەوە بە زەلیلی دەڕواتە گۆڕێکەوە تەنها ئەوەی پێیەتی کردەوەکانی خۆیەتی ئەگەر دەرز وەرنەگرین لەو کەسانەی لە پێش ئێمەدا ڕۆیشتن و دنیایان بەجێهێشت دڵنیابن ئێمە لە خەسارەتمەندان دەبین